کوڕێکی کورد کچێکی ئۆکراینی هێناوە و لە شاری کەلار پێکەوە دەژین و ژیانێکی زۆر جوانیشان هەیە و زۆر باشیش پێکەوە گونجاون. با ئەمڕۆ بینەری چیرۆکەکان بین. زۆر خۆشحاڵ بووم بەبینی ئێوە. پێم وایە ئەمڕۆ ئەمە زانیارێکی زۆر هەم بە خۆم هەم بە بینەرەکانیشم بگەێنم دەربارەی ژیانێکی زۆر جوان. ئێلۆنا ئەمەوێت لە تۆ دەست پێ بکەم باسێکی خۆتم بۆ بکەیت. Say something about yourself, okay? I'm Ilona Babovska. من خەڵکی ئوکرانیا. لە کوردستان هات بۆ فەلا مەریج. Okay. ئێرە کوێیە؟ کەلار؟ کەلار لە کەلار دانشم. باشە. لێرە چیەکەیت؟ لێرە دانش لە ماڵ ئیش نییە. مناڵەکە هەیە. مناڵێکیشتان هەیە؟ کوڕەکەت ناوی چییە؟ دانیێڵ. زۆر باش. کاک فەلاح ئەگەر تۆش باسێکی خۆتمان بۆ بکەی بە کوردی بزانین کاک فەلاح کێیە. من ناوم فەلاح ئەحمەد عەلیە، مامۆستای زمانی ئینگلیزیم. لەگەڵەوەیە پێشتر چەند ئیش و کارێکم کردو بەڵام ئێستا هەر خەریکی مامۆستایەکەم. ئێوە زیاتر پێکەوە بە چ زمانە قساکەن ئێلۆنا؟ ئینگلیزی قساکە. دوای کوردی فێر بووم. من پێشتر محاولەمە کرد بە کوردی قسە بکەم، تۆزێ کوردی فێر بووی ئێستا بە ئینگلیزی لەگەڵی قسە بکەم. زیاتر ئینگلیزی و کوڕەکەشتان بە ئینگلیزی زیاتر قساکە. ئەوش ئینگلیزیێکی زۆر باش دەزانێت. کوڕەکە خۆی فێر بوو لە یوتیوبەکە. ئەو فێرتان نەکرد؟ ناوەڵا. ئێستا حەزیشەکەم بە کوردی قسە بکە، نە بە ئینگلیزی نە بە زمانی تر، بەڵام خۆی هەر سەیری یوتیوبەکەی کرد فێر ئینگلیزی بوو ئێستا. باشە. ئێلۆنا سەرەتا کە کاک فەلاح هەناسی هەستە کرد کەسێکی چۆنە؟ بەلا تۆ چۆن بوو؟ ڕەفتارەکانی کوردی شتێکت ئەزانی دەربارەی خەڵکی کوردستان؟ What do you think about me? Yeah, I understand. کوردی پیاوەکە زۆر خۆشە. زۆر kind person. And they very friendly and هەروەها بۆ ئەوانیش زۆر باشن، جیاوازن، زۆر جیاوازن لە خۆمان، منە شت لە دڵ ناگرن. سەد جا پێی بڵێ ئەوە بکە ئەکسەر ڕاکە، بن منە ئەگەر تۆ یارمەتیشی نەدەی خۆی تەنیا و ئیشاکە. ئەو تەبعەتانیان هەیە و زیرەکشن لە ئیشە. باشە. پێش ئەوە مەقسێکمان کرد وتت من خۆم حەزم کردووە کە کچێکی بیانی بێنم. زۆر جاریش بینەرەکانمان هەمان پرسیارەکەنەوە دووبارە بەرنامە دوای بەرنامەڵەن بۆچی کچێکی کوردی نێنە؟ بۆچی لە کوردستانەوە گەیشتە ئۆکراینیا و کچێکی ئۆکراینی هێنە؟ وەڵای خەڵک حەقی خۆیەتی پرسیار بکات، چکەوترەوە پرسیار و لای دروستە و هەموو کەسێکیش وەکو یەک نییە. دنیا بەوە جوانە ئێمە جیاواز بین. وانە من ئێستا خەڵک لەوانەیە حەز نەکە بە عەرەبی قسە بکرێت یا بە زمانی تر قسە بکرێت لە کوردستان. من حەزەکەم چەند نەتەوەیەک هەبێ لێرە، خۆشە بە عەرەبی قسە بکەیت، خۆشە ملەتی تری تا بێ بە زمانی تر. و هەروەها بۆ لایەنەکەی تریشەر حەزم کردووە کەلتوری تر تێکەڵی کەلتورەکەمان بێ، دوو کەلتوری جیاواز تێکەڵ بێت، زەواج بکەن، خۆشترە بۆ وڵاتەکەمان. بۆم باس بکە کوردەکان چۆنن؟ چۆن ئەیان بینی؟ What do you think about Kurdish? How do you see Kurdish peoples? کوردی زۆر بۆ من کاڵچێرە کوردستانە زۆر خۆشە بۆ قساکە، گوڵەکەم، گیانەکەم، بەخێر بە سەرچاو، خۆشحاڵم. ئەوە نییە وەکو لە ئەوروپا نییە، لە رووسیا لە ئوکرانیا نییە، زۆر وەکو باشی خۆحافظ ئەوە تا. بەس ئێرە زۆر خۆشە، بەخێر بێ بە ماڵ چۆنین باشین. تۆ ژوانە بەکارێنی؟ من ئێرە فێر بوو، زۆر فێر بوو. گوێم لێبوو بە کوڕەکەتت ئەوت بە قوربانە تۆ وای پێڵێ زیاتر. باش چۆن توانیتانە ئەم شتە پێکەوە بگرێ بێنەوە کەلتورێکی جیاواز و بۆنەوەکۆی خۆی باسەکە لە ڕووی زمانەوانی و ڕەفتارکردنەوە؟ ئەم شتە لە لای ئێمە غەریبە، بەڵام لە دنیایە لەبەرەوەی ئێمە لە دوای 2023 ئوکراین ئەو ڕووی جیهانە لە دنیایە ئەم شتانە زۆر ئاساییە لە وڵاتانە تێکەڵکردنی دوو کەلتور. مەبەستم ئەوەیە بۆ نە ئەم گەرم و گوڕێک لە نێوان کووردا هەیە، بەڵام ئەوان وەکو خۆیان خوا حافیز ئەوە بۆ خەڵکی غەریبەیە. ئەم عەجیبی تەلەوەی کە خەڵکێکە غەریبە پێڵی سڵاڵێ بە قوربان سەرچاوم
کاتێکێکم جارەمەیە بینی چۆن بیرێ کردو چی بە تۆ وتە من بەم هەر چۆنی باشێکی ئاسایی چۆنی باشی ئەم وای ناوە بە تۆ نەبووی گەرم و گوڕ سەرەوە نەوەڵە چ شتێکی کوردستانە زۆر بەلاوە جوانە و بە تایبەتی کەلار چۆنە کەلار زۆر خۆشە ئەن کوردستان دەرەجەیەکە زۆر خۆشە ئێرە گێرمە زۆر خۆشە من بۆ دڵ زۆر باشە باشە ئۆکراینیا زۆر سارد نییە چۆن ڕاهاتی لێرە لەو ساردیەوە بۆ ئەم گەرمیە حەزی لە سارد نەبوو حەزی لێ سارد نەبوو نەخۆشت زۆرە هەیە ساردە نەخۆشە ئێرە گەرمە زۆر خۆشە میوا زۆر خۆشە هەنار و خۆرمایە پیتەقاڵ عیراکی چێنێ خۆش بە چیترە حەز لێ لێرە ئەی خواردنەکان ئەوانی کاخورێت about food ئێرە بەس من نازانم بۆ ئێرە هەموو ڕۆژە برنج ئەخۆوە بەس فێرێکی ئەی خۆی برنج هەموو ڕۆژ ئەی خۆت چیتە خوارد ئوکراینی زۆر حەزەکە بۆ پەتاتەیە پەتاتە باوکی منە هەموو ڕۆژە پەتاتەی ئەگەز لێرە سابووی بە هەموو ڕۆژە برنج بخۆیان باش کاک فەلاح تۆ ئەم جیاوازیە چۆنی دروست بوو بۆ منە تۆ خۆت هەر حەز لە گەرماکەی کەلار بوو دیار کەلار بۆ ناسراوەکە کەمێ گەرمە بەخۆ کەس حەزی لەو گەرمە بەس خێزانەکە حەزی لێ ئەم ئاخر زۆر سەرمای بینیوە دیارە وەڵاهی گەرماکەی ئێرە بەراورد ناکرێت زۆر گەرمە بەڵام ترەوەیە ئێواران جاروایە چینە دەرەوە باشە فێنەکە بۆ کەش و هەواش ئەوەی شەر ناخۆشی خۆی هەیە و لێوە بوومە ساردە زۆر ساردە لە مانگی دووە مانگی چوار بفرە باری لێ بەڵێ ئێستا ئەوێ خۆشیان کەلار کەلار خۆشە زۆر باشە ئیلۆنا باسی خێزانەکەی کاک فەلاحم بۆ بکە کە سەرەتا هاتی بۆ کوردستان ئەوان چۆن مامەڵەیان لەگەڵ تۆیا کردو about his family ماڵ فەلا زۆر باشە باوکی دایکی زۆر حەزەکە وەکو من هاتم سێ گوڵە گیانی لۆنە ئازیزە زۆر خۆشە براکام گشتی زۆر باشە I feel here like I come it's my family and من حەزەکە بۆ فەلا باوکی دایکی منش باوکی دایە من حەزەکەم دایە باوە لای خۆمانەڵێن هەست بە خەریبی ناکە لە ناخۆمانە کاک فەلاح خێزانەکەی ئەو بەنسبەت تۆ چۆن بوون وەڵی یەکەم جار چوین بۆوێ زۆر خۆش بوو هەمویان پێکەوە کۆبوونەوە هینێکیان حیوانێکیان سەر بڕی و وەکو بڵێن عشیرەتەکە خۆیان عشیرەتەکەی خۆیان کۆبووە عشیرەت بچووکە بەڵێ عشیرەت بچووکە لەرا وەکو لای خۆمان نیاوە گەورە تقریبەن دەور دەماڵێکا بوون هەمویان کۆبوونەوە و لە لادێ ئیتر خواردنیان دروست کرد و هەرێکە بە شتێکەوە مەشغوڵ بوو لە بەیانی تا ئێوارەمانەوە ئەوەکو ئاهەنگ یا وەکو داواکاری بوو کە چوون وەکو مناسبەی ئێمە هاتبوون کێ لەگەڵ خۆتا بڕبۆیە کەس بەس لای ئەوان ئەمێ باسێکیان بۆ بکەیت چۆنی ئەوان بەلایەنەوە ئاسایی بۆنمە لای خۆمانەڵێ بێ مامی و خاڵی و پورێکی و دوو ژن بەجیا بێ و پیاو بەجیا بێ و بەجانیەوە هەمووی تێکەڵە بەس ئیتر شتێکی جیاوازیەکەی لەوە بوو کە هەموو کەسەکان بەشدار بوون لە هێنانی خواردنە ئەو خواردنێکی زۆری هێنابوو هەرێکی و بۆ نمونە بەشی داوەتێکی خۆمانی هێنابوو ئەوە زۆرەکە بۆیە لە بەیانی تایوارە هەر شتیانە خوارد زۆر باشە ئیلۆنا چۆن بڕیارتدا کە بێی لێرە بژی ئەوە قورس نەبوو بۆ تۆ how did you decide to live in here من کژی سپیە حەزەکە کژ ڕەشە چاو ڕەشە ئێمە ژۆڵا حەزمان لە قژی زەرد و چای شینە مناڵەکەی چنە چاو ڕەشە مناڵەکە کۆڕەکەیە زۆر حەزەکەم باش لەوێت چ کارێکتانە کرد و لێرە چ کارەکەکەن کە هاتنەوە بێرە من مامۆسام لێرە ماڵە فەلا ڕۆی بۆ ئوکرانیا گشتی ماڵی ما دایکی نزیک ژنەکە چەنە هەنسام چەنە جوانە ئیلۆنا فەلا هەردووکی we look very beautiful together باشە ئەمێ باسیەوە بکەینەوە ئێوە لەوێت چ کارێکتانە کرد پێکەوە لە ڕووی بۆ منەکاری پێماکاری بازرگانیشتانە کرد
و لێرەش پرۆدەکت و شتی واکەن پێک شۆکارەکەمە فکری کاری بازرگانیەکە لە سەرەتاوە بچووک بوو یعنی هیچ نەبوو بۆ خۆی شامپۆشتی بەکارێنان دایمە لە ناو جاکوزیەکەمانە قژەکەی هێناوی دا چەندێک کەوتووە لە قژم زۆر کەوتووە ئیتر شامپۆی هێنا دەرەوە بۆ قژی خۆی وانە چاک بوو کوالیتی کە کوالیتی باش بوو ئیتر وردە نزیکەکان و ئەوانە بڵاو بوو ئێستا وای لیاتووە لە هەموو دوکانێکی هەیە جا جۆر جیاوازیشی هێنا بۆ منە بۆ ئەوانی کە قژیان ئەوەرێ یان بۆ ئەوانی کە قژیانم سوتاوە و مخورکە و ئەوانەی هێستێکی لەوانە ئەمەیە بۆ ئەوەی کە ئەمە شەمپۆ مکەیفەکەیەتی ئەمە بۆ قژی سوتا و مخورکەوانەیە بەسی تر نابێ مەسەلەن ئینەکەی مکەیفەکەی بدرێ لە بنی سەر بەس شامپۆیەکی چاکەوە خۆی ئیسفادی لێ کرد بۆیە ئاوای تر بڵاو بوو لە دوکانەکان لە کوردستانی وازم لە سوپەرمارکێتەکانان نییە باشە ئێلۆنا پێشەوە باسیەوەت بۆ کردم وتت من کارما کرد لە ئۆکراینە چ کارێکت ئەکرد لە ئۆکراینە پێش ئەوەی کاک فەلاح بناسیت What was your job before? من ئیشێک بوو لە ڕەوزەی مناڵەکە کیندەرگاردن وەکو خانەی بێسەرپەرشتان بەڵێ خانەی بێسەرپەرشتانی حکومی بوو خۆم چوومە شوێنەکە $100 دا پێیان بە هەدیە لە ئوکراینە زۆر هەیە بە خۆبەخش خۆبەخش نێ پارەی وەرەگرت حکومەتە من ئیشێک بوو لە ئیش بۆ حکومەتەکەی بەڵام یارمەتی و مناڵانایەت کە لە خانەی بێسەرپەرشتانە بەبێ دایک باوکردن بەڵێ دوانزای من ئەنگشتی من ئەڕۆمەکتەیە بوو ئاشەکەی پاکێکی مناڵەکەی خەوتین و فێر بوو ئەم چشتی دروست ناکرد یا پاکردنەوە بکە بەس لە لای مناڵەکان بوو چای پێیانەوە بوو زۆر باش دەستان خۆش بێ و زۆر خۆشحاڵ بووم قسەکانمان بەردەوامێکین بەس با بچین شوێنێکی دیکەی جوانی کەلەر خاڵێ نەسێنێ کوڕەکە ماشەڵڵا زیتەڵ و وریا و کوردانە بەسێکی دانیاڵم بۆ بکە ڕەفتاری چۆنە کوردانەیە یان ئۆکراینیە ڕەفتارەکانی دانیاڵ ئوکراینیە پاسپۆرت ئوکراینی هەیە بەس لە کوور دەچێ شێوی لە کوور دەچێوانە کوردی چۆنی دانیاڵ ئەحواڵە وەکو فەوقەماکە لەگەمە شێک هەند دانیاڵ وای باش پێم وایە تۆزێک ئێشتا کوردەکەی باشتر نییە بەڵام خەریکە فێرەژە بە جاجارە کوردی قساکە ئەرە وەڵا وەکوتم حەزەکەم بە کوردی قسە بکە بەس ئیترەوە ئینتەرنێت نەک هەر ئەم مناڵە زۆری مناڵی تر هەر بە یوتیوبەکە فێر بوون ئینگلیزی ئێوە خۆتان فێری ئینگلیزیتان نەکرد ناوەڵە هیچ بۆ خۆی زیاتر لە کەرەنتینەکەشەوە هەر لەسەر یوتیوبەکە بوو فێری ئینگلیزی بوو باشەی دایکان چۆن فێری کوردی بووی هەستەکەی کوردەکەت باشە How did you learn? How did you learn Kurdish? وەکو دایکی باوکی ژن براکەم قساکە فەلان بەکە لە ماڵ کەمەکەمە فێر بوو قسەکردن زۆر خۆشە ئەزانین پور چییە؟ پور ئەڵێت میمی میمک you know میمک چییە؟ Sister of my mother. Mimik. Mimik. You know? But I call دایک. وای پێڵی دایە؟ باش بەسێکی خێزانەکەتم بۆ بکە لە کوێن ئێستا و چی دەکەن و ئاخر جار کۆتا جارکە بینیتت لەکوێ ئەوانت بینی؟ باوکی دایکی لە ئوکراینە. چوار براکەم هەیە، چوار خۆشک هەیە. چوار برا و چوار خۆشک. یەک خۆشک هەیە لە رووسیا. یەک میمک هەیە لە رووسیا. لە ئوکراینە ئیسا سێ براکەم دوو خۆشک هەیە ئیسا لە ئوکراینە یەک خۆشک لە ئەڵمانیا ڕاکە
مناڵەکەش براکەم لە ئەوروپا بەس هەموو دڵم ئوکرانی شارەکەتەوە ئەڕۆی ئوکرانی ئەمان بەجێ هێڵن دواتر نەڵێ ئەگەڕێنەوە بۆ ئۆکرانیا ئەگەڕێنەوە دوایەوەی کە بەڵێ بەڵێ بارودۆخەکە باش بوو ئینشەڵا پێم وایە دایکت نووسەرە لە بواری هاندانە motivation writer your mother بەڵێ بەڵێ say something about کتێبی هەیە و نووسینی زۆرە بەس نێکلۆتە کتێب هەمووی پیشاندا کتێبێکی بچووکی پێ پیشاندام وتێمەی دایکمە بەڵێ بەڵێ ئەوان مێ باسێکی ئەو کتێبم بۆ بکەم you talk about this book I forget باش ئێستا بۆم باس بکەم ئەو کتێبەت چییە و دایکت چی ئەنووسێت let's talk about what the book بچینە برینگ نه بابا ئیسا بۆم باس کە بزانم باسی چیەکەم ئیسا دایک ئێ باسیکە وەکو short لە motivation دڵێ لە بۆ دلە چیە about love first started وچل ساڵ باسی خۆشەویستی و سەرکەوتن و هاندانەوە نیە زیاتر بازم ڕاستیەکە دایکی زۆر ڕاستە براکەی هەر زۆر ڕاستە لە ژیانیم ئەوەی بینیمان یەک درۆیان نەکەن درۆ ناکەن بە هیچ شێوە ئەو تەبیعەتە زۆر خۆشە لە خەڵکی ئۆکراینیا شوایەوە نیە وەڵی نەزانمەوانەی کە بینیمان ینی زیاتر لە حیلێ ئەم برا و خوشک و کەسوکاری ئەم درۆزنی تیانە ئەگەر ئوکرانیەکانی جوابن ینی ملەتێ زۆر جیاوازترن ژیانی زۆر خۆشە ئەگەر لەگەڵ ئەوانەیە بژیت یان هەموو خەڵک وابێ وەکو ئەوانە وابێ هەستی پێ ناگەێت تاوەکو تەعاملیان لەگەڵان دەکەیت چکە درۆ نییە بە هیچ شوێ تەنانەت باسی نیەنی خۆشیان بکەن یان ڕاستی پێ دەڵێن یان جواب نادەنەوە یا هەر جواب نایەنەوە باشترە کیدەوە نمونەیەکی جوانە ئەمێ باسی ئەوم بۆ بکەیت کە جیاوازی چە لە نێوان کەلار و ئوکراینە what is the difference between کەلار and ئوکراینە وەزر ئێرە گەرمە ئوکراینیا زۆر چیتر چگەلەوە ئەوە ئێرە زۆر وەکو دانشن ئیسراحاتکە ئوکراینیا زۆر مەشغوڵە زۆر ڕاکە مەشغوڵم ئیشم زۆرە ژن پیا و گشتی ئیشەکە هەموو دنیاوایە بەس لای خۆمانوانی بەس لای خۆمانانی مێشتا ئاڵین هیلاکەین ماندووین ئیش زۆرەکەین ئێستاوە نییە؟ ناڵە ئەوە مۆزەفی سار 3 ساعت ئیشەکەم 3 ساعتەکەش کامل نییە بەداخۆ چیتر؟ What else? More. A bit different between Ukraine and here. About food, maybe. What they eat, what here people eat more. لەوێ شتێکیان چەوەندەری پێڵن زۆر حەزەکە بە چتبڵ چەوەندەری پێ ناڵێن ئوکرانی پێڵێ بوراک لە زۆر خواردنیان هەیە گێزەر هەیە لە زۆر خواردنیانە هەیە سەڵات و زۆر بەسی شتێکمان کرد بزن وایە بەرخە بۆچی ئەوە نییە بزن و بەرخ نییە بۆ بەس لە ئوکرانیا هەیە بەس لە شاخە ئوکرانیا ئەوە شاخای کەرپاتی ناو کەرپاتی ئێرە شاخە هەیە بەرخ زۆرە لە ناو شار دەست ناکەوێت بەس ئوکرانیا شاخ هەموو شاخ نییە کڕیمە لای تورکەکان کڕیمە لای ئازربایجانیەکان یەک جاریش لای ئۆکرانی کڕیمە بە تایبەت بۆی بڕۆی لەسەرمارکێت نییە کەمی ئاژەڵەکەی یاخود خەڵکەکەش خۆی زۆر خواستیان بەڵای لەوانەیە کەمی ئاژەڵەکە بێت بەڵام ئەوەی کە زۆر باو بێ ئەو حیوانی گەورەیە تر نازەمایە ڤیتامینی زیاترە حیوانە گەورەکە حیوانە بچکەکە دەست ناکەوێت لەوانەیە نازانیت باسێکی ژینگەی کوردستانم بۆ بکە و شارەکان چەند شارت بینیوە سلێمانی و بینیوە؟ بەڵێ ئەولێر بەڵێ هەورامان زۆر کوێتر هەر ئەوانەی بینیوە زیاتر بەغاش پاسپۆرت بۆ دانیاو کردم لە سەفارەی ئۆکرانی پاسپۆرتمان بۆ مناڵەکە کرد مناڵەکە ئێرە لەوێ دروستیان کرد و خۆی بە پۆست ناردیانەوە زۆر باشە کوێتر بینیوە؟ More else? What else city? Where else city? هەر ئەوانە بوو زیاتر
کەرکووک بینیوە کەرکووکەر دابەزین نانەکە زۆر بەلاو خۆشە جگە لە کەلار جوانە بۆ خۆش شاخ زۆر جوانە شاخەکان شاخەکانی کوردستان کاڕێن بۆ سلێمانی لەو ڕێگەیانم دەربەنی خانوانە بینێ حەز لێ بێ بۆ سلێمانێ بەڵێ حەزەکەی وەکو سەیرانکردن تکنێک حەز لەکوێ بۆ سەیران یوروپیە سلیمانی هەولێر وەکو یوروپیە بەڵێ بەس بچووکە وەکو کەلار و خانەکەینەوە ئێرە وەکو کوردیە ئەتویست باسی ماڵەکان دەکەی بەڵێ ئەوە من ئێرە هاتم گشتی ماڵ و گشتی ماڵ دانشە لە ماڵ لە ئوکرانیا نییە لە ئوکرانیا گشتی شوکەیە هەموو شوکە ماڵ کەمە کامیان خۆشە ماڵیان شوقە ماڵ چۆن ئای چۆن ماڵ خۆشترە کاتە لێرت بەدڵەوەنیە زۆر باش خواردنە کوردیەکانت بۆ دروستەکەم بەڵێ دڵما زانی زۆر خۆشە فێرێکی کردوتە داقەت زۆر باشە چیتر بەریانی زۆر خۆشە بۆ من خۆزەکە بەریانی لە ئوکراینیا بریانی و شتانە نییە وەکو پلۆف هەیە بەس وەکو گۆشت و گەزێر هەزەکە زۆر گەزەر ئوکرانیا پیاز و برنج و گۆشت زۆر باشە دەستان خۆش بێ بەردەوامە بین بەزبات تۆزە شت بخۆین و دواتر چین شوێنی دیکەش و بەردەوامی بەخسەکانیشمانە دێت ئێلۆنا ڕاتچیە لەسەر قەڵای شێروانە زۆر جوانەیە باش لە ئۆکراینیا و جۆرە شتە کولتوریانە ماوەتەوە هیچ هەیە زۆر هەیە وەکو ئێرە ئاوا تایبەتە با تۆزێگا وەرگری لە خۆمان بکەینە جوانە وەکو ئێرە جوانە زۆر باش ئەیگوێت لەو دەنگی گۆرانی ئەوە هەیە بڵێ ئەوە نزیک پارکایە ئەوە چییە مێریج قەت هات چووی بۆ هیچ ئاهەنگێک چی زۆر خۆشە ئەوە چییە پارکەی کوردیە لە قەڵای شێروانە دیارە لە نزیکە و لە بەشی پشتەوە ئاهەنگێکی هاوسەرگیریان کردووە و چونکە ئێرەیەکێکە لەو شوێنە کەلتوریانەی شاری کەلار کە خەڵک بە تایبەتی بۆ وێنەگرتن هێن بۆ ئێرە و پێم وایە زیاتر لە وەرزی زستانە خەڵک بۆ ئاهەنگەکانیشان دێنە ئێرە و بۆ کوزاوە دایمە لێرە وێناگرێت و شوێنێکی لەو شێوازە هەمیشە جێگای شانازیە بۆ کەلار و بۆ هەموو کوردستانیش اینجا ئێستا ئەمێ باسی کللتورم بۆ بکەی کللتور تا چەندێک لێرە بۆ تۆ شتێکی جیاواز بوو وەکو هەڵپەڕکێ ئەم کللتورانە جلی کوردی کۆمەڵک شتمان هەیە تایبەتن بە کورد ئەمانە چۆن بوو بەلاتەوە لە ئوکرانی هەیە کولتۆرە وەکو کەلپەلە زۆر جوانەیە ئیسا ئوکرانی زۆر حەزەکە و کەلپەل ئوکرانی زۆر نییە وەکو کەلپەل ئوروپیە بەس ئێستا شارەکە زۆر کەمە بۆ ئوکرانی ئیساژ هەموو زۆر ژن حەزەکە قساکە ئوکرانی تەواو رووسیا ئاشە ئێلۆنا پلانت چییە بۆ ژیانت و هەم بۆ مناڵە جوانەکەتان هەم بۆ ژیانی هەردووتان پێکەوە لە داهاتوودا What's your plan for future for Daniel? ئیسا دانیێڵ تۆزی گەورەیە ئەچین بە ڕۆزەیە دوای نازانم سەریکەم چۆنە چیەکەی ئیشم ئێرە هەیە ژنەکە ئوکرانی ئێرە ئیشەکە من نزانیم لە هەولێر زۆر ژن ئیشەکە ئوکرانی تۆ حەزەکەی چه ئیشێک بکەیت حەز لە چ کارەکە من وەکو ئوکرانی حەزەکە مناڵە ڕۆزەیە حەزەکەم من لە ئوکرانی ئیشەکە here what's your favorite job if you want to start doing your job here بۆ فرۆشتن حەزەکەی دوکانێ بکاتەوە بۆ بەرهەمەکانتان وە بزانم بۆ شێوازێ وایە والله من هیچ پلانێکم نییە بۆ تۆ هیچ پلانێکە نییە بۆ ژیانی خۆت بۆ داهاتوو من هەر داوامەکەکەم وەڵا بۆکو بڵێن پلانم هەبێت دوکان شتیوانە وەڵا باش ئەگەر دوا قسەیەک هەبێت حەز بکەی کە بە خانی بوو لە ئوکرانیا سندە ماڵ و شکۆیە بوو خۆش بوو بەس ئیستا شارەکە نازانم چیەکە چۆنە من تەلەفۆن کردم بە باوکی سێدانشە لە کوردستان ناهات من دوای کساکەم بۆ تو کەی هاتم ئەوە ویسمان شقەیە بکڕین لەوێ باش بخۆی تر ڕێکی نەهات و دوای بە قازان شکای ئەو چکۆ ئێستا لێ
ڕاستە هەموویش ئێمە کاوە. شیوادارین ئەو شەڕە پێکمان کۆتایی پێ بێ لە زووترین کاتەوە هەم خێزانەکانیش پێکەوە بگەن و ئۆکرایناش وەکو جارانی لێ بێتەوە من دوا قسەی خۆت بە کاک فەلاح بڵێ حەزەکەی چی پێ بڵێ So what do you want to tell me? I want to tell best man in the world. And I love him so much and thank you so much. I'm in Kurdistan because of he and I come here exactly in this country because of this man. زۆر باشە تۆ چۆن جوابییتەوە تۆ چی پێ بڵێ منیش دەستخۆشی لە یەکەم بۆ جوابەکەی و منیش هەروەها خۆشمێ و وەکو دایکی مناوە هەر پێکەوە بمێنەوە هەر تەندروست بن نمونەیەکی جوانی بەرنامەی هاوژینی بوون لە شار جوانەکەی کەلار شتێکی کەمێک تایبەت بوو بە تایبەتی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی کە هەتانە هەروەها لە ڕووی پەروەردەکردی مناڵەکەشتانەوە سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی هاوژینی بوون هەتاوەکو خێزانێکی دیکە و بەس دەوەی دوو کللتوری دیکەی جیاوازەوە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.